وەکو کوردێکی باشوور پشتگیری خۆم بۆ ئەو مانگرتنە دەردەبڕم لەبەرەوەی پێم وایە بەشێکی زۆر بەشێک لە چارەسەری میلەتی کورد لە زینداندایە بە ئازادکردنی وی دەتوانین یعنی کێشەی کوردستانی باکوور بە ڕێژەیەکی باش چارەسەر بکرێت لەبەرەوەی ئەو پیاوە گەورە یعنی باوەڕی بەدانوساندن هەیە و زۆرێک لەو کێشانێک کە ڕابردوو چارەسەر کرایە و ئینتفاقی لێوە کرایە بەهۆی ئەوە بووە هەموو کات کێشەکان بدراوەتەوە بۆ ئیمراری و لێوەدا چارەسەر کراوە. وەکو هاوڵاتێکی باشوور پشتگیری لە مانگرتوانی باشووری کوردستان دەکەم کە زیاتر لە 180 ڕۆژە بۆ هەڵگرتنی گۆشەگیری سەر عەبدوڵڵا ئۆجەلان دەکەن. پێم وایە عەبدوڵڵا ئۆجەلان ڕابەری گەلی کووردە و ناکرێت ئێمە وەکو چالاکوانانی مەدەنی وەکو هاوڵاتی دەستەوەستان دابنیشین و چاوەڕێی حکوومەتی فاشستی تورکی بکەین. بۆیە بە هەموو جۆرێک لە ڕێگای سوۆسیال میدیاوە لە ڕێگای ئەنجامدانی چالاکی پاڵپشتی ئەم جۆرە چالاکیانە دەکەین.